بێگومان بە درێژایی دەیان ساڵ و بگرە زیاتریش وڵاتانی داگیرکەری کوردستان درێغی ناکەن لە ئەنجامدانی تاوان کۆمەڵکوژی و تا ئەگاتە ترۆپک کاویش جینۆسایدا. بێگومان ئەم دەوڵەتانی هەریەکەوە بە شێوازێک پەلاماری کورد دەدەن، بە شێوازێک تاوان ئەنجامەدەن، بە تایبەتی دەوڵەتی تورک هەتا ئێستا کۆڵی نەداوە. هەندێک لە داگیرکرانی کوردستان جاروبارێک ئەگەر دانووسانێکیان کردێ، بەڵام دەوڵەتی تورک بە هیچ شێوێک نە بڕای بە دانووسان هەیە و نە بڕای بە چارەسەری ئاشتیانە هەیە و نە بڕای بە بوونی نەتەوەیەکەیە کە ئەکرێ ئاماژە بۆ بدەین کە سەدان ساڵ و هەزاران ساڵ لە نەتەوەی تورک کۆنترە ڕەسەنترە لە ناوچەکە کە خاچی ڕەسەنی خۆیەتی. بۆی ئەوەی دەوڵەتی تورکێکا بەڕاستی ئاماژەیەشی زۆر ترسناکە بەرامبەر بە گەلی کورد، هەوڵی سڕێنەوەی شوناسی ئێمەدا و هەوڵی لە ناوبردنی کوردەدا. تورک هەمیشە خۆی بەوە ڕاهێناوە کە لە هەر شوێنێک کوردێک هەبێ ئەو هەوڵی لە ناوبردنی بداوە تاوان بەرامبەری بە ئەنجامدا، بە تایبەتی لەم دوایانش لە ڕۆژاوای کوردستان درێغی نەکردووە لە کۆمەڵکوژی، درێغی نەکردووە لە ئەنجامدانی تاوان و بە هەمان شێوە ئەبینین چی لە باکووری کوردستان کردووە و لە باشووریش بە هەمان شێوە بەردەوام فڕۆکەکانی بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان ئەسوڕێتەوە. لەولاشۆ ئێران بە هەمان شێوە کۆمەڵکوژی ئەکاوە و پەلاماری خەڵکی کوردستانەدا. بەڕاستی ئێمە ئەبێ هەڵوەسەمان هەبێ و بەجددی بیرەوە بکەینەوە کە ژیانی ئێمە چارەنووسی ئێمە ئێستا و ئایندە ئێمە لە مەترسیدایە، بۆیە ئەبێ قسە بکەین، ئەبێ هەڵوێستمان هەبێ، ئەبێ دەنگ هەڵبڕین، ئەبێ ناڕزاییمان هەبێ و خۆشمان تەبا بکەین لەسەر ئەوەی کە ئێمە ملەتێکین بە درێژایی مێژوو وەکو چۆن شوناسێکی نەتەوەیمان هەیە. ئەم شوناسەنەتەوەیە پێویستنی بە پاراستن هەیە و پێویستی بە یەکڕێزی هەیە. ئەجینا ئێمە بەڕاستی ئێستا و داهاتوومان دەکەوێتە بەر مەترسێکی ترسناک و بارودۆخمان ڕۆژ بە ڕۆژ بەرەوە خراپترە بێ لە سای وڵاتانی داگیرکەری کوردستان. گومانیتیان نییە داگیرکەرانی کوردستان هەمیشە سوودیان لە ناکۆچی و ناتەبایی نێوان پێکاتەکانی کورد بینیوە و ئەوان هەوڵیان داوە ناکۆچیەکان قوڵترکەنەوە و درزەکان گەورەتر بکەن. بۆی ئێمە بۆمان دەرکەوتووە کورد هەتا تەبانە بێ، کورد هەتا ماڵی خۆی ڕێک نەخاتەوە، کورد هەتا یەک دەست و یەک هەست و یەک هەڵوێز نەبێ، ڕاستی پەرتەوازەترە بێ و ئەوەکو باسم کرد ئێستا و تەنانەت داهاتووش یەکەوێتە ژێر پرسار و ژێرگومانەوە. ئەوەی هەیە ئەحزابە نەتەوەپەرستەکانی تورک بە تایبەتی داد و گەشە پێدان و جاهاپا لەبەرەوە 8 مانگێک ماوە لە مانگی 6 ساڵی داهاتوو هەڵبژاردنە باشترین هۆکار، باشترین خۆراکی سیاسی بۆوان پەلاماری دانی گەلی کووردە بۆەوەی هەستی نەتەوەپەرستی تورکی پێبەرزکەنەوە. ئەو هۆکارێکی تریش سەرقاڵی ئەمریکایە بە شەڕی ئۆکرانیاوە و لەوەیە عێراقش بێدەنگ بێ و دەستکەلەی پارتی دیموکراتی کوردستانیش یەقینتیایە بۆ ئەم هێرشە. ئەمە هۆکارێکە. لایەکی ترشەوە هەلومەرجی ناوچەکەیش کەمێک بۆ خۆی ئاڵۆزە، چی عێراق هیچ ناتوانێت سنووری خۆی پارێزێ. هەروەها بە نسبەت ئێرانیش وە فشارێکی زۆری جەماوەری لە ناوخۆ لەسەرە نەتەوە جیاکانی ئێران فشاریان خۆپشاندانێکی مەزنیان بەرپا کردووە، فشاری زۆر لەسەر ئێرانە بۆەوەی ئەو کێشەی ناوخۆی باژە دەرەوە پەلاماری سەنگەرەکانی کۆمەڵە و دیموکراتی ئێرانی داوە. بەدەر لەم هۆکارانە هۆکارێکی تر لێرە هەیە کە دەمێکە خەڵکانێکی نیشتمان پەروەر و نەتەوە دڵسۆزەکان بانگەشەی بۆکە ناو ماڵی کوردی ڕێک نییە مقابن. ئەوە هۆکاری سەرەکی ئێمە نەیبینم. یەکریزی گەلی کوردمانەوێ، هاودەنگیمانەوێ، ئەبێ خەبات و قوربانی دێ. بەڕای من ئەو شەیدانی ڕاستە زەرر لە گەلەکەمانەکە، بەڵام ئایندەمان ڕوونە. من چاوەڕوانەکەم گۆڕانکاری نەخشەی سیاسی جیهان لە ناوچەکە سەر لە نوێدارژێتەوە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ومێدێکی گەورەمانێ و کاتی خۆشی سندنەوەی عەفرین لە وڵات پارێزانی ڕۆژئاوای کوردستان بۆیە کە کورد لە ئایندە نچێتە سەر دەریا. ئەوە هۆکارێکە و هەروەها ئێستا ئێمە ئەم قوربانیە دەین لە پێناوی ئایندەیەکی ڕوون و گەشتمانە بێ.